سیروان بمواد گیانە نوخ مەسارم کات تێکەڵ بە باڵای ئەرێ نازارانم کات تێکەڵ بە باڵای گیانە نازارانم کات ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەیێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە بێدەنگیەکی ژاناوی بوو، شارێک بە پەرۆشەوە چاوی لە چیا بڕی بوو. تەمێکی ڕەشتر لە کوچکە ڕەش چیاکانی داپۆشی بوو. ئاسمان وەکو قینە گیری کردبێت لە گەرودا نەی دەتوانی بێتە زمان. لەپڕ دایکێک هاتە خرۆش، بڵێ چی بووە هەوری ڕەشپۆش. بۆ چەند شەوە ئەستێرەکان بە ئاسمانەوە نابینم، بۆ ئەم بەهارە هەڵۆکانم بە شاخانەوە نابینم، بۆ چیاکان وا بە پەرۆش دەبینم، بۆ چەند شەوە خەونی ناخۆش دەبینم. لە خەونمدا سیروان دەگریا، ڕۆڵەکانم تارمایی و شەوە زەنگ دەوری دابوون و دەستە دەستە بەستەی سەربەستی لە سەرزار بەرەو پیری مردن دەچوون. دێوەزمەی مەرگ لە حەنای ورەی بەرزی هەڵۆکانم چۆکی دەلەرزی. بێدەنگیەکی ژاناوی بوو، هەورەکان بەدەم ژانەوە ئەتلانەوە و دەیان گرماند. بڵێ چی بووە هەوری ڕەشپۆش. بروسکە بوو لە پڕ شریخاندی، هەناسەی خوێنینی ڕۆژ لە سنگی ئاسۆ قەتیسما بوو. سیروان هەڵەداوان و بە پەرۆش دەخرۆشا و هەڵدەچوو. گەلە گەلە دڕندەی دڕ لە زلکاوێکی چراغ خۆیان حەشاردا بوو. لە پڕ دیاریاندا پۆل پۆل ئەستێرەی گەش، پۆل پۆل هەڵۆی بڕواچیە، پۆل پۆل هەڵۆی سەرکەش. سیروان زۆرمان کەش بڕیوە، دەمێک لێرە و چان دەگرین، پاشان لە شەقەی باڵ دەدەین، هەتا بە خوێنینی دش دەگەین. هاوڕێنی پێشمەگە، عازیزانی بەشدار لەم ڕێوڕەسمە، زۆر بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی ساڵیادی گوردانی شوان و هەڵەبجە. ئەمڕۆ بەڕەسمی هەموو ساڵەمان لێرە لەم قەڕی ناوەندی کۆمەڵە کۆبووینەتەوە تا لە مەڕاسمێکی خۆماڵانیدا ڕێز بگرین لە 37مین ساڵیادی هاوڕێانی گیانبەخت کردومان لە گوردانی شوان کە لە خۆڕاگری قارەمانانە لە بەرامبەر پەلاماری بەرینی هێزی جنایەتکاری کۆماری ئیسلامی بۆ سەردەڤەری شارە زوور گیانیان بەخت کرد. هەروە ڕێز بگرین لە 5,000 مرۆڤی بێدیفاعی شاری هەڵەبجە کە کەوتنە نێو شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق و بەر بە پەلاماری گازی شیمیایی و ڕژیمی فاشیستی بەحسی عێراق کەوتن و کۆمەڵ کوشکرا. وێرای ڕێز و حورمەت بۆ هەموو ئەو ئازیزانە و بنەماڵە خۆڕاگرەکانیان. ڕێز و بڕگە و بابەتەکانی ئەم یادەمان بەم چەشنە دەبێت کە ئێستا پێتانی ڕادەگەینم. سەرەتای بەرنامەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین. پاشان دەقیقەیەک بێدەنگی بۆ یادی ئازیزی هاوڕێیانمان لە گوردانی شوان و 5,000 مرۆڤی بێدیفاعی شاری هەڵەبجە و هەموو گیانبەخت کردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم ڕادەگرین. بێدەنگیەکە بە کۆپلە شیارێک دەشکێنی. دواتر سرودی خەمی ئێوە لەلایەن هاوڕێ ئومید پێشکەشتان دەکرێت. پاشان هاوڕێ سروە ناسری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە دێت و بەم بۆنە و تارێکتان پێشکەش دەکات. دواتر پارچە شارێکی کورد دەخوێنرێتەوە. بەدوایەوەدا هاوڕێ وریان نازری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە دێت و یەکێک لە شێعرەکانی خۆیمان پێشکەش دەکات. لە درێژەدا ناوی هاوڕێانی گیانبەخت کردووی 27 ڕەشەمە لە گوردانی شوان بە ئاگاداریتان دەگەێنین.
دواتر پەخشانێک لە نووسینی هاوڕێت تەرزە عەباسی پێشکەش بێوەی خۆشەویست دەکرێت. بەشی ئاخر و کۆتایی مەراسمەکەشمان سرودی من ئەو دیلم لەلایەن هاوڕێ ئومید دەوڵەتیەوە پێشکەش دەکرێت. ئێستاش مەراسمەکەمان بە سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین. بۆ ڕێزگرتن لە یادی ئازیزانی هاوڕێیانمان لە گوردانی شوان و 5,000 مرۆڤی بێدیفاعی شاری هەڵەبجە و هەموو گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم یەک دەقە بێدەنگی ڕادەگرین. پەلکی داری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن، نامرێ ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرن. ئێستا لەم بەشەدا داوا دەکەین لە هاوڕێ ئومید دەوڵەتی بێت بۆ پێشکەشکردنی سرودی خەمی ئێوە. مەرگیرێوەمان ناویە سەر شانی کێوەکان بمان خەمی مەرگیرێوەمان ناویە سەر شانی کێوەکان بمان خەمی ئێوە تۆرەی و کین خەمی ئێوە تەورژموتین خەمی ئێوە تین بوو هێز بوو بۆ پێشی بەردین بەری بەیانی ئازادی دڵان هەموو لەنکی شادی یادتان دەکەین لەبەر بەیانی شادی ئازادی یادتان دەکەین لەبەر بەیانی شادی ئازادی. عزیزترین پێشەوان وەرە و بێباکی تەنسامی مەرگی تێکشکان مەرگی بێباکانەتان زەبوونی سەر کوتکەرانی ئاشکرا زڕان وڵای بیر و باوەرتان ئیرادە پەتەوی ئێمەی بە هەموو نوان خەمی ئێوە توورەی و قین خەمی ئێوە تەوژموتین خەمی ئێوە تین بوو هێز بوو بۆ پێشی بردین بەری بەیانی ئازادی دڵان هەموو لەنکی شادی یادتان دەکەین لەبەر بەیانی شادی ئازادی یادتان دەکەین لەبەر بەیانی شادی ئازادی.
بخشی انسان با سوسیالیسم با آزادی یکجاریت خمیه و توریو کین خمیه و توجموتین خمیه و کینگو حزبو با پیشی بردین بری بیانی آزادی دلان همولن کی شادی یادتان دکن لبر بیانی شادی آزادی یادتان دکن لبر بیانی شادی آزادی شپل شپل دریای خواتی مونده دار هر سنگری کی برزی کیوان آی سوره که بیادی ایوه کرا هواری زندانکان پرده شویرش لاده دا شوگار شقدکان خمیه و توریوکین خمیه و توجموتین خمیه و تیبو حزبو و پیشی بردی بری بیانی آزادی دلان همولن کی شادی یادتان دکن لبر بیانی شادی آزادی یادتان دکن لبر بیانی شادی آزادی زۆر سپاس بۆ هاوڕێ ئومید دەوڵەتی بۆ پێشکەشکردنی سرودەکەی. ئێستاش لەم بەشەدا داوا دەکەین لە هاوڕێ سروە ناسری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. ئامادەبوانی بەڕێز هاوڕێیان سڵاوێکی گەرم پێشکەشتان بێت. زیاتر لە 3 دەهەیە کە دوایین ڕۆژەکانی زستان و کاتی هاتنی وەرزی بەهار و ساڵی نوێ بۆ ئێمە و بۆ جەماوەری خەڵکی کوردستان لە ئێران و لە عێراق و بیرهێنەرەوەی کارەساتێکی گەورە و تراژیدیەکی ئینسانیە. 37 ساڵ لەمەوبەر هاوکات لەگەڵ دوایین مانگەکانی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق دەشتی شارە زوور بوو بە مەیدانی شەڕێکی خوێناوی کە تێدا هەزاران کەس لە خەڵکی بێدفاعی هەڵەبجە و دانیشتوانی ئەو ناوچەیە بە ژن و پیا و منداڵ و پیر و لاو بەهۆی بمبارانی شیمیایی ئەرتەشی جەنایەتکاری ڕژیمی عێراق گیانیان بەخت کرد. لەو نێوەشدا کۆمەڵە کە لە ماوەی 8 ساڵ شەڕی وێرانگەری ئێران و عێراقدا دژ بەم شەڕە کۆنەپەرستانەیە هەڵوێستی گرتبوو و بەردەوام هەوڵی ئەدا خۆی لە مەیدانەکانی شەڕ بە دوور ڕابگرێت. ئەم جارەیان و هاوچارە نووس لەگەڵ خەڵکی بێدفاعی ناوچەکە کەوتە داوی ئەو شەڕەوە بەداخەوە خەسارەتێکی گەورەی بەرکەوت. لەوانەیە زۆرێک لە هاوڕێیانی ئیستا کە لە ڕێزەکانی ئێمەدان بەهۆی تەمەنیانەوە ئاگاداری وردەکاری ئەو ڕووداوە نەبن یان شتێکی زۆریان لەم بابەتەوە نەخوێندبێتەوە. بۆیە بە پێویستمان زانی لەم فرسەتەدا کە بۆ یادکردنەوەی ئەو ئازیزانە لە دەوری یەک کۆبووینەتەوە کورتێک لە چۆنیەتی ئەو ڕووداوەتان بۆ بگەڕێنینەوە. لە سەردەمی شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق
هێزی پێشمەرگەی کۆمەڵە چەندین شوێن لە کوێستانەکانی سنووری نێوان ئێران و عێراقی کردووە شوێنی پشودانەوە و حەسانەوە. ئاوایی بیارە یەکێک لەو شوێنانە لە ناوچەی هەورامان بوو کە گوردانی شوان تێدا جێگیر بوو. ڕۆژی 25 ڕەشەمەی ساڵی 1366 هاوڕێیانی ئێمە لە مەقەڕی بیارە ئاگاداری جموجۆڵی تازەی هێزەکانی کۆماری ئیسلامی لەو ناوچەیە ئەبن. بەهۆی ئەم جموجۆڵانەی ڕوودانی شەڕێکی قورس چاوەڕوان ئەکرا لەلایەن فەرماندەهی نظامی کۆمەڵە و کومیتەی ناوچەی سنە وێڕای پەیوەندی لەگەڵ فەرماندەی گوردانی شوان فەرمانی پاشەکشە و چۆڵکردنی بیارە بۆ هاوڕێیانە درا. هاوڕێ شکرۆڵای خەیرابادی فەرماندەی گوردانی شوان بوو. یەکێ لەو ڕێگایانە بۆ پاشەکشە لە مەسیری بەرەکانی شەڕەوە تێپەڕدەبوو و بەهۆی ئەوەی کە ناوچەکە شاخاوی بوون لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە داگیر کرابوون. تێپەڕین لەو ڕێگایەوە مەترسیدار بوو و تەنیا بە هاوکاری هێزەکانی بەرەی کوردستانی عێراق کە خۆیان بەشێک بوون لەو شەڕە لەوانە بوو جێبەجێ بوایێت. ڕێگایەکی دیکەش بە مەسیرێکی دەشتاویدا دەڕۆشت و هاتن بۆ ناوخاکی کوردستان عێراق کە بە لێکدانەوەی فەرماندەکانی گوردانی شوان بە نەزەر دەگەیشت ئەمنتر بێت. هاوڕێیانمان بۆ پاشەکشە سەرنجام بڕیارەدەن کە بە دەشتی شارە زووردا بەرەو کوردستانی عێراق پاشەکشە بکەن. پاش ئامادەبوون و ئارایشی نظامی پێویست بەرەو ئاواییک بە ناو عەنەب بەڕێدەکەون. لە نزیکی ئەو شوێنە دەبینن کە هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە هاوکاری هێزەکانی بەرەی کوردستانی عێراق بەشێکی بەرین لە ناوچەکەیان داگیر کردووە و ئەو پردەش کە دەبوایە بەسەریدا بڕۆن واتە پردی زەڵم لەلایەن ئەو هێزانەوە خاپوور کرابوو و هێزی دوشمنیش تێدا جێگیر کرابوو. بەڕووخانی ئەو پردی زەڵم ئیتر ڕێگایەک نەمابوو مەگەر ئەوەی کە ڕێگای دەریاچەی سیروان دەرباز بوایەتن. هاوڕێیانی گوردانی شوان ناچار بوون بڕۆنە ناو ئاوایی عەنەبە و بە شێوەی نهێنی لە چەندین ماڵ جێگیر بن تا ئەوەی کە لەگەڵ تاریکبوونی هەوا لە دەرفەتێکی گونجاودا درێژە بە مەسیری پاشەکشەکەیان بدەن. ئەو ڕۆژە حتا نیوەڕۆ لەوێ دەمێننەوە بەڵام مانەوەیان لەوێ هاوکاتە لەگەڵ بمبارانی شیمیایی هەڵەبجە و بەهۆی بڵاوبوونەوەی گازی ژەهراوی لە گشت ناوچەکە ژمارەیەک لە هاوڕێیان بە سەختی و ژمارەیەکیشیان تا ڕادێک مەسمومە بن. لەلایەن کومیتەی ناوچەی سنەوە لەگەڵ هاوڕێیانی گوردانی شوان پەیوەندی دەگیرێت و پێیان دەوترێت کە بەرەو دەریاچەی سیروان حرەکەت بکەن تا لەلایەن ئەو بەلەمانەی کە پێشتر ئامادە کرابوون ئەوان لە ڕێگای دەریاچەکەوە بگوازرێنەوە. لەگەڵ تاریکبوونی هەوا هاوڕێیانمان بەرەو کنارەکانی دەریاچەی سیروان بەڕێ ئەکەون. لە بارودۆخی ئاساییدا بوو تێپەڕین لەو مەسیرە تەنیا 2 سەعات پێویست بوو. بەڵام لەو بارودۆخە مەترسیدارەدا بە تایبەت بەهۆی مەسموم بوونەوە ئەو مەسیرەیان بە 8 سەعات تێپەڕاند و سەرنجام بەداخەوە نەیشیان توانی خۆیان بگەینە شوێنی دیاری کراو کە کومیتەی ناوچەی سنە بۆیانیان دیاری کردبوو. لەو نێوەدا و لە تەرەفی دیکەی دەریاچەکەوە گوردانێکی دیکە لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە تیپی 11 سنە و ژمارەیەک لە بەرپرسانی نوێنەرایەتی کۆمەڵە لە عێراق بۆ یارمەتی و دەربازکردنی گیانی هاوسەنگەرانی خۆیان ئامادەی هەر جۆرە چالاکی و فداکاریکیان دەبێت. دەبەلەم بۆ گواستنەوە و تێپەڕاندنی هاوڕێیان لە دەریاچەکە ئامادە کرابوو. هاوڕێیانی گوردانی شوان تا حدودی 20 دقیقە لەگەڵ دەریاچەکە مەودایان بوو بەڵام بەهۆی ئاشنا نەبوون لەگەڵ ئەو ناوچەیە و تاریکی هەوا شوێنی دیاری کراوەکەیان نەبینیوە.
بە مەبەستی پەیوەندی و یارمەتیدانی زیاتری هاوڕێیان بە لەمێک بە 5 سەرنشینەوە بەرەو ئەو تەرەفی دەریاچەکە ئەنێرن. بەڵام پێش ئەوەی ئەم بەلەمە بگاتە کەنارە ئاوەکان دەکرێتە ئامانجی هێزەکانی کۆماری ئیسلامی. بەلەمەکە تێک دەشکێت و 4 کەس لە هاوڕێیان گیانیان بەختەکەن و یەکێکیشیان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بەدیل ئەگیرێت. کاتێک ئەو هاوڕێیانەی کە لەو بەر ئاوەکە چاوەڕێبوون ئاگادار دەبنەوە کە بەلەمەکە نەیتوانیوە بە سڵامەت خۆی بگەینێتە ئەو بەر دەریاچەکەوە. بۆ جارێکی دیکە ڕێنوێنی بە هاوڕێیانی کوردانی شوان دەدرێت کە خۆیان بگەینە خاڵێکی دیکە کە لە کەنار ئاوەکە لەو نێوەدا هاوڕێ شوکڕوڵای خەیرابادی فەرماندەی کوردانی شوان هاوڕێیانی نیشتەجێ لەو تەرەفی دەریاچەکە ئاگادارە کاتەوە کە کوردانی شوان لە قامیشڵانەکانی نزیک دەریاچەی سیروان لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی تێکەڵچوون بوون. پاش تێپەڕبوونی نیو سەعات دوایین پەیوەندیەکان لە نێوان فەرماندەیی هاوڕێیانی دوو تەرەفی دەریاچەکە دەگیرێت. پاشان بۆ هەمیشە پەیوەندی لەگەڵ هاوڕێیانی کوردانی شوان قەتع بێت. وردە وردە لەگەڵ تێپەڕینی کات معلوم بوو کە هاوڕێیانی کوردانی شوان لەو بارودۆخە یەکجار سەخت و دژوارەدا بە تایبەت لەبەر مەسمومبوونی ژمارێکیان بەهۆی بمبارانی شیمیاییەوە نەیانتوانیوە خۆیان بگەینە دەریاچەی سیروان و ئەو شوێنە کە بۆیان دیاری کرابوو هەر بۆیە لە ناو قامیشڵانەکانە دەمێننەوە. لەو کاتەدا هێزەکانی کۆماری ئیسلامی کە ئەو بەلەمە بۆ یارمەتیدان چووبوو بۆ ئەوێ ئەیبینین و بەوە ئەگەن کە ڕەنگ بێ واحدێک لە هێزی پێشمەرگە لەو ناوچەیەدا گیریان کردبێت. بۆ هەیەوە ژمارەیەکی یەکجار زۆر لە هێزەکانی دوشمن لە دەوروبەری شوێنی جێگیربوونیان کۆ دەبنەوە پاشان لەگەڵ هاوڕێیانی کوردانی شوان تووشی تێکەڵچوون دێن و ئەو کارەساتە دەخولقێت. بەم جۆرە خوێنی کوردانی شوان لەگەڵ خوێنی هەزاران کەس لە خەڵکی بێدفاعی هەڵەبجە تێکەڵ بوو و لاپەڕێکی دیکەی بە مێژووی پڕ لە جەنایەت و خوێنڕێژی دوشمنانی خەڵکی کوردستان تۆمار کرا. 12 کەس لە هاوڕێیانی کوردانی شوان لەلایەن دوژمنەوە بەدیل گیران. 11 کەسیان پاش چەند مانگ ئەشکەنجەی فراوان و مقاومەت و خۆڕاگری لە بەرامبەر ئەشکەنجەگەران و دفاع لە ئامانجە کۆمونیستیەکانیان سەرنجام لە جەریانی کوشتار و قەتڵعامی سەرتاسەری بەندکراوانی سیاسی لە هاوینی ساڵی 1367 لە زیندانی سنە ئێعدام کران. لەو کارەساتەدا سەرجەم 68 کەس لە عەزیزترین هاوسەنگەرانمان گیانیان بەخت کرد. ئەو هاوڕێیانە لە لایەقترین ئەندامان و کادرەکانی پێشڕەوی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران بوون کە لە جەریانی شۆڕشی 1357 و یان ساڵەکانی پێشتر هاتبوونە ناو گۆڕەپانی خەباتەوە و بەدڵێکی پڕ لە خۆشەویستی بۆ ئامانجی ڕزگاری کرێکاران و بێبەشان و دامەزراندنی دنیایەکی بێستەم و چەوسانەوە و بێعەداڵەتی و بە بەرزکردنەوەی دروژمی بژی سوسیالیزم گیانی عەزیزیان بەخت کرد. ناوی کوردانی شوان لە ناو بزوتنەوەی شۆڕژگێڕانی خەڵکی کوردستان و چالاکیەکانی کۆمەڵەدا حتا بە ئەمڕۆ و بیرهێنەرەوەی بوێری و فداکاری بوو هەروەش ئەبێت. ڕێباز و ڕەوشت و هەڵسوکەوتی سەمیمانە و گیانبازی و خەباتی لێبراوانەی ئەو گوردانە ڕەزمەندەی کۆمەڵە لە مێژووی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان دژ بە دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی لە ئێران جێکەوتووە. ئەمڕۆکە لە بارودۆخێکدا کە کۆماری ئیسلامی کەوتووەتە خراپترین دەورانی ژیانی خۆی و گڵۆڵەی کەوتووەتە لێژی. لە بارودۆخێکدا کە کۆمەلگای کوردستان ئەزمموی شۆڕشی ژن ژیان ئازادی بەخۆیەوە ئەبینێت زیاتر لە هەمیشە پێویستمان بە دەرس وەرگرتن لە سەمیمیەت و فداکاری لە ورەی بەرزی کوردان ڕەزمەندەکانی کۆمەڵە و لەوانە کوردانی شوان هەیە.
ئەگەرچی ئەمڕۆ لە بارودۆخێکی جیاوازدا و بە شێوەی گونجاو لەگەڵ زەمانەی خۆمان درێژە بە ڕێگای ئەو ئازیزانە دەدەین، بەڵام قەت لە بیرمان ناچێتەوە کە ئەو ئازیزانشمان ڕۆڵەی زەمانەی خۆیان بوون. بێگومان سەرکەوتنی سپێڕۆژمان بەرهەمی فداکاری و کۆڵنەدەری ئەوانی شەو بگرە زیاتریش، چونکە ئەوان لە زەمانەی خۆیاندا پێشەنگی استراتێژ و حرەکەتێک بوون کە واقعیەتی بە بزوتنەوەی شۆڕژگێڕانە و ئادڵانەی کوردستانی ئەبەخشی. لە 37مین ساڵیادی گیانبەختکردنی گوردانی شوان یاد و بیرەوەری ئەوان وێڕای دووبارەکردنەوەی پەیمانی پابەندبوون بە ئامانجەکانیان و یادی هەموو گیانبەختکردوانی ڕێگای سوسیالیزم بەرز ڕادەگرین. لەم ڕۆژەدا بۆ جارێکی دیکە سڵاو و درود ئەنێرین بۆ بنەماڵە و کەسوکاری ئەم هاوڕێیانە کە لە ماوەی ئەو ساڵانەدا بە تاقەت هێنانیان لە بەرامبەر ژانی لە دەستانی ڕۆڵەکانیان بوونەتە مایەی دڵگەرمی و ئومیدواری زیاتری ئێمە بۆ خەبات و بۆ درێژەدانی ڕێگای ئازیزانیان. یادی هەزاران گیان بەخت کردووی بمبارانی شیمیایی هەڵەبجە دەکەینەوە کە مەزڵومانە کەوتنە بەر پەلاماری یەکێک لە دڕندانەترین دیکتاتۆرەکانی سەردەم. یادیان بەرز و بەڕێز بێت، ئێوەیش سەرکەوتوو بن. لەم بەشەدا داوا دەکەین لە هاوڕێ وریان نازری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە شعرێکی بۆ ئامادە کردوین، پێشکەش بێەوەی خۆشەویستی دەکات. فەرموو. هاوڕێیان بەخێر بێن بۆ ئەم ڕێوڕەسمە کە بۆ ڕێزگرتن لە یادی هاوڕێیانی یان بەخکردووی گوردانی شوان بە 5,000 ئینسانی بێدفاع لە شاری حەڵەبجە و هەموو گیان بەخکردوانی ڕێگەی ئازادی و سوسیالیزم. من بە بۆ نزیکیمەوە بە ڕەفیقەکانی گوردانی شوان هەمیشە لەم ڕۆژانە تووشی حاڵەتێکە بم و شتێک دانم هاوڕێ ئەمیر بە لوتفی خۆیەوە ناوی شعری لێدانێ. من هەرگیز هیچ کام لە نووسراوەکانم بە شێردانە ناوە، بە شعریش نییە، باشترین حاڵەتە ناوێتم نەزم. گوردانی شوان بەشێکن لە هەزاران و دەیان هەزار یان بەخردووی ئەو ڕەوتە ئەو گرایشە کە ئێمە لە دنیا بەشێک لەوەین. لەناوە هەموو گیان بەخکردوانە کە من خۆم بە بەشێک لەو هێزە ئەناسم، هاوڕێیانی گوردانی شوان چون زۆر نزیکم بوون، هەستم ئەبزوێنن و جارجارە شتێک دانم، شتێکە نووسم بۆ ڕەحەتی خۆم. بعدێ لە ڕەفیقەکانی گوردانی شوانم هەر لە ساڵ 57 و بە لە 57ەوە ناسی هاوڕێ هومایۆن برام بوون کە ئاکسەکەی وا لە پشتەرمەوە. ماڵیان چوو بووم، ماڵم هاتبوون بە ئیسڵام بۆ لای هومایۆن. وەختێکیش پێشمەرگە هاتۆ بۆ ناو شارەکان، ئەوان بە شێفرەیان تەشکیلاتی مەخفی بوون، یەکسەرە بوونە عەلەنی و بوونە پێشمەرگە. ئیتر لە تەقسیماتی ئەو دەورە هەرچی پێشمەرگە بوو کردیان بە 2 دەسە، یا 2 پەل یا 2 لەق. بەشێکی کاک شوان فەرماندەی بوو، بەشێکی کاک عەلی گوڵچینی ناسراوە عەلی سەلا حەڕەش. لە دەورەی کاکە شەڕ دەستی پێ نەکرد و پێشمەرگە لە شارا بوو. پێشمەرگەکانی گوردانی شوان لە تەک پێشمەرگەی بنکەکان، بۆ چەند ئێژم پیان پێشمەرگەوانیت. ئەو دەورە من لەبیرم بێ 23 دانە بنکەمان بوو. لەو 23 بنکاڵ لەمە دووە ئامار دیاتریچم دیگە، 26م دیگە، 36م دیگە، بەڵام من بۆ خۆم تەک 23 بنکەیانە تەماسم بوو. 2 دانەیان هین فدایەکان بوون، دانەیەکی هین دموکرات بوو، باقی کۆمەڵە بوو. لەواقع پێشمەرگەی کۆمەڵە بوون، من تا لەناو بنکەکانە. ئەوانە تەک ئەم ڕەفیقانەی ئێمە، چ ئەو لەقەی کە کاک شوان فەرماندەی بوو، چ ئەو لەقەی کە کاک سەلاح فەرماندەی بوو،
شاریانە پاراست بێژگەلەوە ئەچوون بۆ ناو خەڵکەکان ئەچوون کاری تەبلیغیان نەکرد ئەچوون حتا لە بیرمە بەفری ناو کوچەکانیانە ماڵی و ئاموزشی مداومی جوانەکانیاندا لە کچ و کوڕ لە شەڕی 24 ڕۆژە تایبەتمەندییان بوو کە لەمە دووە زۆر بەرجەستە بۆ تایبەتمەندیەکەیان ئەویچ بەشێکی وەختێکە قەرار بوو شەڕەکە بکرێ یان نەکرێ کۆمەڵە قاتعانە وتی من دفاعەکەم شاری تنەیش بەدەست کۆمەڵە بوو بۆچی دفاعەکەم ببوونەوە ئەو خەڵکەی لە ئینقلاب دەرات بوون ئەو خەڵکەی ئەو بەشە بوون کە لە ئەوڵین جارە خومینی حکمی لیباسی ئیسلامی و حجاب و شتیدال لە تەک 5-6 شاری ترە لە سنە و مەریوانوانە هەر ئەو تەظاهراتە گەورە کراوە خومینیان پاڵپەیوەنیا بەرەو دووە ئەوە شاری سنە بوو یانێ زۆر ئەو بەشە پێشڕەوەی تر ئەو بەشە بەورە تەرەفداری مقاومەت بوون دموکرات گارێکی نەبوو مقاومەت کات ئێمە گەرەکمان بۆ مقاومەتکەین ئەوان استدلالی نظامیانە هاوردە و ئێمە استدلالی سیاسی و نظامیمان هاوردە من خۆم سەربازیم کردووە ئەمزانی تەبیعەتەن لە بەرابەر ئەرتەشێکی وا خۆ کە لە 6 لاوە خەبەر هاتوو بۆ کۆمەڵە 6 شار و 6 پادگانەوە بەرەو یا هاتکن یا خەریکن تێن بەڵام ئەگەر مقاومەت نەکریای کۆمەڵە نابوو مەم کۆمەڵە ئەو فەرهەنگای هەر لە ڕۆژەوەڵەوە تا ئاخرین لەحظەی کە بۆت ممکنە مقاومەتەکەی بەڵام لێناکەی تر خەتی سوورە ناچیتە وڵاتەوە عەقڵ و مەنتەقی نظامی گوردانی شوان لە شەڕی 24 ڕۆژە ئاوا بوو مەسەلەکە بە بۆنەوە دموکرات و توی من شەڕ ناکەم وەختێ شار تەقسیم کریا بەن سێ نێرو کۆمەڵە دموکرات و فدایی هێزی چەکداری بنکەکانیش لەناو ئەو سێ نێروە تەقسیم کران ئەوانەی کە تەک دموکراتە بوون بە دروستی لە تەک فەرماندەهی ئەو دۆرە شاری سنە کە من لێرە حەزەکەم یادی هەم کاشوام کەم هەم کاک سەلاحەوە هەم کاک ئەیوبی نەبەوی وتیان ئێمە ناچین تەکەوانە هاوکاریوانە بکەینەوە دێمان تێڵن و قبول ناکەین لە نەتیجەی قسەی ئەوانە تەسمیم گیرە لە بەشێکە کاکشوان فەرماندەیان بوو یەک تیمە دەربەتیش دروست کردگێ لە هەر کوێنێکەوە کە لازم بوو بڕۆنە کومەک واقعانەوە نەخشێکی زۆر گەورەی بوو لە ئەوە شەڕەکە ئەو نەتوری کێشە ئەوە بەشێکی لە توا سەنگەرە ئەسڵیەکانە کۆمەڵەیان دانیا دانەیەکی گردیگەڕۆڵ بوو ئەو ڕەفیقانەی کە خەڵکی شاریتنە نەزانن گردیگەڕۆڵ ئەڕوانێتە من پادگانە هەر ڕۆژ من بەبوونەوە وەختە لە نەشرێکمان بوو من و یادی بە خەرکاگیە دەبێکلەری دەرمانە هاورد ئەچووم گزارشم تەهیا کرد خۆم ئەمدی یا خەبەرم لە ڕەفیقان وەرەگرت و ئەمانە سەردانی گردیگەڕۆڵیچم ئەکرد هەموو ڕۆژێ جەماعەتێکی بەسەزوانی باوەڕکردە بە ئیسلام یا حسێنیان نووسی بوو یا حسێنە هاتن یان پێ ئەمە مەوجی ئینسانیە و هەر کە ئەو ڕۆژە هاتنە دەوڵەتەکەمان بە ناچار هەر لەوانیانە یا کوشت و یا پاشەکسیان دەکرد کرد و ئەوانە یەک سەنگەر فقط کۆمەڵە یەک سەنگەری چۆر چاڵ کرد ئەویش تەپەیەکە ڕوو پادگان کە ئیمکانی هینی نەبوو ئەم گردیگەڕۆڵە ماڵ بوو هلیکۆپتەرە هات زۆرتر هلیکۆپتەر خەتەر بوو فانتۆم کە هات وەلێ کارێکی لێ ناهات ئەو تەپە ڕووتەنا دفاعی لێ ناکرا هەر لەوە پاشەکشیان کردێنا هیچ نقطەیەک نەبوو تا ڕۆژێکە تەسمیم گیرا کۆمەڵە تەسمیمی کرد بێنە دەرەوە وەختێک کۆمەڵەوتی تێنە دەرەوە باقی ناچار بوو بێتە دەرەوە هیچ سەنگەری ئەسلیمان لەدەست نەدا ببوونەوە ئەوە ئالۆ ڕەفیقگەلە و من تعجبەکەم ئەم جوانگەلە ئەم قودرەتە ئەم تەوانیان لەکوێ ئاوردبوو بە نەزەر من بەشێکی هین خۆشەویستی مردم سنە بوو هین باوەڕی مردمی سنە بەم دفاع لە دەستکەوتەکانیان خلا بوو ئەو بەشێکی تین کۆمەڵە بووی تەبانەوە ئەمە بووگە بەعیز کە من لەناو ئەم هەموو گیان بەخ کردووە زیاتر گوردانی شوان هەستم ئەبزوێنێ وە شتێکم داناوە هەروەک گوتم من بە شیعری دانانم هیوادارم
بەڵام ئێوە خەتە نەکاتوانە. ئێدە دنیا ئاڵۆدا گوردانی شوان جێ ئێوە چەوزە گوردانی شوان. شەڕی چینەکان بڵێتەدارە ڕیدیان بەستووە خێڵی دوژمنان، هەستاون بە چەک فری و درۆ تا لە بین بەرن باخ و گوڵستان. لەولا ترامپ و پارە و موشک لێرەوە ئاخوند ئاياتی قورئان، گەرچی دەلکا و قوڕە ژێرپیان بۆ هەڵدێرەچێ هێزیان بێگومان، بۆ دروەکان و فریوەکانیان کە گوێ ناگرێ هەر وەکو جاران، بەڵام بەداخەو هێشتا بەهێزن تەیارن بە چەک پارەی فراوان. کێشەی ئەم دەورە سەخت و دژوارە شەڕکەری دەوێ هەر وەکو خۆتان، خەتا بە گوردانی شوان. گەرچی لاوبوون و بە خۆیان هێزم، گەرچی لاوبوون و تازە پێگەیشت و واقعانی هەموو لاو تازە پێگەیشت بوون، گەرچی لاوبوون و تازە پێگەیشت و وەک نەونەمان بوون لە دەشت و کێوان، کەم بیستان دەنگی چریکەی بولبول لەسەر گوڵی سوور لە نێو گوڵستان، کەم هاتە گوێتان هاوزەی ئاوی خوڕ، کەم کردتان بۆنی لاولە و ڕێحان. بێبەش بوون لە عشق بە فەرهەنگی باو، مەگەر عشقتان بۆ کرێکاران، بەڵام ئاشقتان لە نێو ژن و پیاو زۆر بوون لە دێهات یان لە نێو شاران. هەر ئەوە و هێزی ڕێکخراوبوونتان چرای پڕنووری بیرروبڕواتان کردانی بە مۆم، لە نێو تاریکی بوون بە پەرچەمی قرمز لە مەیدان. بۆیە خوێندیان گۆرانی بێژان بۆ بیری ئێوە و ئاوەکەی سیروان، گەشاوە دەبن کچان و کوڕان بە بیستنی نێو گوردانی شوان، دەڵێن دەپێوین بە دڵ ڕێگاتان شوێن پێتان دەگرین بەبێ ئاوردان. ئێمەش وەک هاوڕێ دەیرینی ئێوە بە ڕەچاوگرتن ئەزمونونەکانتان، هەروە لە خۆمانەکەی هاوڕێ سروا بوو، بە ڕەچاوکردن ئەزمونونەکانتان لەسەر شەبەکە و تەلەڤیزیۆن بە ڕاوێژ ئێژین بە زەحمەت کێشان، فداکار وەکو گوردانی شوان ئیمڕۆ پێویستن زۆرتر لە جاران. دەڵێن بۆ چوون و شێوەی خەباتیان هێزی ئەژنۆ بوو بۆ جەنگاوەران، هێشتا مەشغەڵن لە شەوانی توش ڕێنیشاندەرن بۆ لووتکەی کێوان. هاوڕێیانی تیژ، ئەو کەلیمەی تیژمە ئاگاهانە وەرگەتۆن ئەساسەن تیژ بوون لە هەموو بارێکەوە، لە بار سیاسی و هەم لە بار نظامیەوە. ئەوە ئیستلاحی بوو قسەمان لێوە کردووە ئێمە دووتر. هاوڕێیانی تیژ ماندووئینە ناو خەڵکان دەخوێنن و دەڵێن پێتان ئێمە ڕێڕەوی هەر ئەو ڕێبازەین بۆی فداتان کرد یانی ئازیستان. دەچینە ڕێزی حزبەکەی خۆتان تا ڕزگار دەکەین باخ و باخەوان. بۆ قسە و باسەکەی و پێشکەشکردنی شێعرەکەی. خەمی مەرگی ئێوەمان نایە سەرشانی کێوەکان ڕمان، بەڕێزە گیانبازیتان لەو ڕێبازەی خۆی بەڕێزە. ڕێی ڕزگاریە ڕزگاری بەخشی ئینسان بۆ سۆسیالیزم، بۆ ئازادی یەکجاریە. خەمی ئێوە تووڕەیی و قین، خەمی ئێوە تەوەژم و تین، خەمی ئێوە تین بوو هێز بوو بۆ پێشی بردین. ئازیزان لەم بەشەدا ناوی هاوڕێیانی گیانبەخت کردووی 27 ڕەشەمە لە گوردانی شوانتان بۆ دەخێنمەوە. هاوڕێیان زیبا ڕەشیدی ناسراو بە زیبا قار، کەماڵ ئیسماعیلی ناسراو بە دکتۆر ڕەحمەت، عەلی حەبیبی، تەوفیق قادری ناسراو بە مامۆ تەوفیق، ڕەزا فاتحی ناسراو بە تەوفیق، ئەمین لوتفی، حەیدەر گەوێڵی ناسراو بە حەیدەر کێڵانە، ماشەڵڵا مێهرپەنا، جەماڵ عەلیزادە، نادر سەبا، محەممەد نادری ناسراو بە سوا حسەین، لوتفوڵڵا شەریعەتی، مەحموود سەمەدی ناسراو بە مەحموود ئەفراسیاو، ئیبراهیم ئەحمەدی،
تاهیر قەوامی، سۆهراب پزیشک هەمەدانی ناسراو بە کەماڵ، حەسەن باباخانی، ڕەحمەت کولاخوچی، ڕێزوان ئەحمەدزادە، سەلاح بەشارەتی، نامیق کەریمی، بەدیع ئیسماعیلی، شارۆخ بەنی بەشەر ناسراو بە دەبیر، ئەرسەلان سەعادەتمەند، فاتح گەوێڵی ناسراو بە فەرهاد کێڵانە، منسوور پاکسرێشت، محەممەد عەلی وەزیری، عەزیزە ئەعزەمی، فەتحوڵڵا کەرەمی، سەبری دووسکامی ناسراو بە ئارەزوو، سابر مەلەکی ناسراو بە سابر کۆرکۆرە، عەبدولحسەین محەممەدی ناسراو بە عەلی، سوسان فەریقی، فەرهاد مەجیدی ناسراو بە سەباح، حسەین ئەحمەدی، زوبەیر ئەحمەدی، قوباد سادقی، خالید واحدی ناسراو بە لالە خالید، فەرزاد محەممەدی، ئەشرەف قەدرجوو ناسراو بە جەلال ڕەزمەندە، لوتفوڵڵا محەممەدی ناسراو بە لوتفوڵڵای نەوەڕە، تاهیر زەبیحی ناسراو بە تاهیر بێساران، ڕەزا خالیدیان، مەحموود نادری ناسراو بە عەدنان هەورامی، نادر سلێمانی، فەرهاد وەکیلی، عەبدوڵڵا شەریفی، ڕەحمەت تیرئەندەری، عەلی حسەین محەممەدی، شاپور محەممەدی ناسراو بە شاهۆ، مەحموود سەجادی، محەممەد ڕەزایی ناسراو بە باوەڕێز، مەنسوور ئاقایی، سەدیق مرادی ناسراو بە سەدیق گەوەنتوو، هومایون نازری ناسراو بە عەلی، کەماڵ قادر کەریمی، باقر محەممەدی ناسراو بە دکتور ئەولەسەن، ناسر هادی، جەماڵ ئەسکەندەری، زەمانە قادری ناسراو بە ژاڵە، ئەتیە شەریفی ناسراو بە ئەتیەی گەزان، فەرهاد حاجی میرزایی ناسراو بە فەرهاد باوەڕێز، عەلی مرادی، شەهلا کولاقوچی، جەمیل ئەحمەدی، کەماڵ نەزەری مقەدەم ناسراو بە ئیرەج، هوشەنگ زەندی ناسراو بە قادر، جەبار سەید مرادی و شکرڵڵا خەیرابادی ناسراو بە شۆکێ. لەم بەشەدا پەخشانێک لە نووسینی هاوڕێت هەرزە عەباسی پێشکەشتان دەکرێت. ڕۆژتان باش مەلانی ئاسمانی خەم لە کۆڵگرت و ڕۆژتان باش سەوزایی بەهاری تەمگرت و ڕۆژتان باش هاوڕێیانی بیرەوەریە زێڕینەکان ڕۆژتان باش کاکشوان و هەواڵانی ڕۆژتان باش. ئەو ڕۆژ بۆ دیداری نوێ یەک بە یەکتان دێین و بە قەت بەرزی ئاویەر و جۆش و خڕۆشی جارانی کانی شەفا و بە قەت بارتەقای ئاسمانی پڕهەوری چنارە و دەشتە سەرسەوزەکانی هەورامان و بە قەت ئازایەتی و جەربەزەی شوان و شۆکێ و چاوانی تەژی لە ئەوینی سوسەن و شەهلا بە قەت ڕەزمەندەیی جەلالەکان و گەرم و گوڕی کۆڕی شەوانەتان تا سەبارتانین. شێعر و هەڵبەستمان بیرەوەری و هزر و دەروونمان لاوانی هەمیشە شۆڕشگێڕمان دامێنی کەلی ئارێز و نەکەڕۆزەکەمان بەرزاییەکانی پڕ لە مەقاومەتی نەوەڕۆ و مەرەبزانەکەمان ئاڵا سوورە نوێیەکەمان گەواهی دەدەن گەواهی ڕێبازی سوور و هەناسەی لێ نەبڕاویتان گەواهی جامانە و نانڕەق و داستانە پڕ لە سەرکەوتنەکانتان گەواهی ڕۆژ و شەوی بێخەویتان گەواهی ژەهراوی بوونی ئاسمان و زەویتان. ئێوە لاپەڕەیەکتان بەخشیە مێژووی خەباتی کۆمۆنیستی کە دێر بە دێڕی شانازی لێ دەتکێ و شە بە وشەی دەست لە ملانە لەگەڵ شۆڕش بوونتان. بەڵێ ئەمڕۆ هاتووین تا وەک هەمیشە
ئەو بەڵێنانەی لە گردنی فداکاریەکانتان هەڵمان واسی و لە دەستی ماندووتان جێمان هێشت لە دڵی هەر کامێکتان نەخشاندمان نوێ بکەینەوە و هەموو بڵێین چیرۆکی گوردانەکەت کاکشوان چیرۆکێکی هێندە مەزنە لە بیرکردنی توانای دەوێ کێڵانە و تەوریوەر و بایچۆ و باوەڕێزەکەت سلماندیان کە ئاوێنەی پڕ لە تاسەیان بۆ ڕزگاری مرۆڤایەتی هیچ کات ورد و خاش نابێت 68 هەڵۆ بەهاریەکەت موژدەیان بەخشی وشکبوونی باڵەکانیان مەحاڵە 68 ئەستێرە گەشەکەت ئێستاش لە ئاسمان دەدرەوشێنەوە هەناسەکانی گوردانەکەت هێواش هێواش وردە وردە و پۆل پۆل تێکەڵ بە هەناسە نەرمەکانی ژن و منداڵ و پیاوانی شاری سێویم بوو ئێوە بۆ هەمیشە لە ئاسمانی ورەمان و ئاوا نامرن و ڕێباستان سوور و گەشاوەتر دەبێ ئێوە هەر ئەو غونچە بەهاریانەن هیچ وەخت وشک بوون نایە سوراختان لەمڕۆدا مۆمتان بۆ هەڵدەکەین و یادی خۆڕاگریتان پیرۆز دەکەین هیواکانتان لەسەر دڵمان دادەنین و لە ڕێگای پیرۆستان ماندوو نابین و بەڵکو سەرکەوتنە یەکجارەکیەکان دێنینەوە دیدارتان یادتان دەکەین گوردانە زیندووەکەی ناودڵان لەم بەشەدا داوا دەکەین لە هاوڕێ ئومید دەوڵەتی بێت بۆ پێشکەشکردنی و سرودەی کە ئامادەی کرد سرودی وێڵگیران بیر و باوەڕی شۆڕشگێرانەی زیندانی سیاسیەکانە ئەوانەی وا لەژێر سەختترین ئەشکەنجەدا بیر و باوەڕی شۆڕشگێرانەیان هەرگیز ون ناکەن من ئەو دینم لە زیندانی تاریکە هاتەوی بیر ڕوونەکە کە بەرێچاوم بەنەوازار هەڵقەی داوی باریکە تافی زنجیر ئەقچرێنێ هەنگاوم تافی زنجیر ئەقچرێنێ هەنگاوم من ئەو دیرم لە پشورەی پۆڵاوە هاتەوی بیر ڕوونەکە کە بەرێچاوم ئاسۆی هیوای گەشم هەرگیز ون ناکەم مادام هێزی جەماوارم لە پشتە دێڕەگوڵە و ترس ئارامە بۆ خواستم دێڕەگوڵە و ترس ئارامە بۆ خواستم من ئەو دیرم لە پشورەی پۆڵاوە هاتەوی بیر ڕوونەکە کە بەرێچاوم ئاسۆی هیوای هەرگیز ون ناکەم
زندانی تاریکا صل چاوی پرلقینی زغناکم ناو چیری گرگی هاری سراکم ذاتی گیانی نلرزی و لغناکم ذاتی گیانی نلرزی و لغناکم من أوديلم لا بشوري بولا أصلي واي دشم هرجيز وناكم أصلي واي دشم هرجيز وناكم پشمرگی ریبازکن پیروزا رنج کردم رنجی پیاوی دل سوزا من او دیلم کدی کاری زور دارم دلی لبر گورین آلم لرزه تاشک ترکاو قلبی لاشی زام دارم خوی خیابتر لنخینا گوزه خوی خیابتر لنخینا گوزه من او دیلم کدی کاری زور دارم خوی خیابتر لنخینا گوزه خوی خیابتر لنخینا گوزه زۆر سپاس بۆ هاوڕێ ئومید بۆ پێشکەشکردنی سرودەکەی. هاوڕێیانی پێشمەرگە ئازیزانی بەشدار بوو. گەڕای سپاس بۆ بەشداریتان بەم چەشناتی نەکۆتایی ڕێوڕسمی ڕێزگرتن لە 37مین ساڵیادی گیانبەختکردنی هاوڕێیانی گوردانی شوان و شاری هەڵەبجە. بۆ جارێکی دیکە یادی ئازیزیان بەرز و بەڕێز بێت و ئێوەش بە درێژەدان بە یادی ئەو خۆشەویستانە هەمیشە شاد و بەختەوەر بن. غمی مرگی ایومان نای سرشانی که وطن رمان غمی مرگی ایومان نای سرشانی که وطن رمان غمی ایوا تو ریوخین غمی ایوا توجموتی غمی ایوا پینگو ازو پیشی بردی بری بیانی آزادی دلن همو لنکی شادی یادتن بکن لبر بیانی شادی آزادی یادتن بکن لبر بیانی شادی آزادی دسترین پیشروان ویرو به باکی تن سامی مرگی تک شکار
مرگی به مکانتان زبونی سر تودکرانی اشک از راد kolay piru bawartan irade pittevi emay bahmunuan khami ewa turayuqin khami ewa tawajmutin khami ewa tingu hebu bo peshi verde bari bayani آزادی دلن همو لمکی شادی یادم دکر لبر بیانی شادی آزادی یادم دکر سیروان بمواد گیانە نوخما سارم کات با سیروان بمواد گیانە نوخما سارم کات تێکەڵ بە باڵای ئەرێ نازارانم کات تێکەڵ بە باڵای گیانە نازارانم کات ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەیێڵا بەبێ باڵای تۆ من بینایم لێڵا بەبێ باڵای تۆ من بینایم لێڵا دەشتی بیارایە وەی ئاوەکەی سیروان دەشتی بیارایە وەی ئاوەکەی سیروان گۆرانی عەشقە و ئاوازی ژیان گۆرانی عەشقە و ئاوازی ژیان ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەیێڵا بەبێ باڵای تۆ من بینایم لێڵا بەبێ باڵای تۆ من بینایم لێڵا سیروان بمواد گیانە شاهۆ بەڕێم کات با سیروان بمواد گیانە شاهۆ بەڕێم کات دەشتی شارە زوور گیانە خێراتم کات دەشتی شارە زوور گیانە خێراتم کات ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەهێڵا بەبێ باڵای تۆ من بینایم لێڵا بەبێ باڵای تۆ من بینایم لێڵا دەمۆی دەمدات گیانە شاهۆ بەڕێم کات با سیروان بمواد
گیان شاه و برم کرد دشتی شار زور گیان خیراتم کرد دشتی شار زور گیان خیراتم کرد اره مچو تو مچو نامچو گیان بجم هیلا ببی بالای تو من بینایم هیلا ببی بالای تو من بینایم هیلا گریانە هەوربای سەحرای سەردا پەڕەندە لە هەردای دڵی پڕ لە دەردا ئاخ حەکیمێ حەکیمێ دەمۆی دەمدەمۆی پەرێشانە سون بۆ چنار بەرگی لولە گوڵی قەحقەهەما تەمینا مەلولە وای تەمە تەمەلولەی بایە گەردەلولەی بێدەنجەیەکی شاناوی بوو بێدەنجەیەکی شاناوی بوو شاڕێک بە پەرۆشەوە چاوی لە چیابڕی بوو تەمێکی ڕەش ڕەشتر لە کوچکەڕەش چیاکاونی داپۆشی بوو ئاسمان وەکو قینێک گیری کرد بێ لە گەرودا نەیدەتوانی بێتە زمان لە پەرداوی کێک هاتە خرۆش بڵێ چی بووە هەوری ڕەشپۆش بۆ چەند شەوە ئەستێرەکان بە ئاسمانەوە نابینم بۆ ئەم بەهارە هەڵۆکان بە شاخانەوە نابینم بۆ چیاکان وە بە پەرۆش دەبینم بۆ چەند شەوە خەونی ناوخۆش دەبینم لە خەونمدا سیروان دەگریا ڕۆڵەکانم تارمایی و شەوە زەنگ دەورەیدا بوون و دەستە دەستە بەستەی سەربەستی لە سەرزار بەرەو پیری مردنە چوون دێوەزمەی مەرگ لە حەنای ورەی بەرزی هەڵۆکانم چۆکی لەرزی بێدەنجیەکی شاناوی بوو هەورەکان بەدەم شانەوە دەتکانەوە و دەیان گرماند بڵێ چی بۆ هەوری ڕەشپۆش بێدەنجیەکی شاناوی بوو بروسکە بوو لە پڕشری خاوندی قناسەی خوێنی ڕۆژ لە سینجی ئاسۆ قەتیزما بوو سیروان هەڵەداوان بە پەرۆش دەخرۆشا و هەڵدەچوو گەلە درەندەی در لە زەلکاوێکی چراغ خۆیان حەشاردا بوو لە پڕدیاریاندا پۆل پۆلەستێرەی گەشت پۆل هەڵۆی بڕواسیە پۆل هەڵۆی سەرکەش سیروان
سیروان زۆرمان کەش بڕیوە دەمێک لێرە و چاوم دەگرین پاشان لە شەقەی باڵ دەدەین هەتا بە خوێنین دش دەگەین جەنگەڵ جەنگەڵ سەوڵی سەربەرز بەدەست و برد لێیان ڕاستان هەوراز هەوراز هەڵۆی سەرکەش وەکو تەرزە بەستەریان داباران کامە چەقەڵی گەر هەیە لە هەمبەر هەڵمەتی تیژی هەڵۆی هەڵمەت بەر پێناوگرێ کامە دەڕەندەی در هەیە لەبەر ساباڵی پۆڵاوینی هەڵۆی دڵاگرین خۆراوگرێ سیروان خۆرۆشا و پڕەمبێژ لولی دەخوارد و دەچوە پێش گەواڵ گەواڵ گژەباری سارد ئەو گژەباوی گەماڕۆی هەڵەبجەیدا لۆشە لۆش ڕوە و سیروان هەنگی دەخوارد و دەیلوراند من ڕەشترین دەستکردی خواری شەرم دەش بە هەرچی زیندەوەر و جان لەبەرم گژەباوی مەرگ لەرفە لەرف لولی دەخوارد و دەیقڕاند یان کڕنوش بردن بۆ مەرگ یان بوونە نێرچێری مەرگ هەڵۆی تیژباڵ ببنە نێرچێری گورگوداڵ هەڵۆی بەجەرگ کڕنوش بەرێت بۆ مەرگ نانەدنا سیون دوژمنی دەر من هەڵۆی ورە ئاگرم من لوتکەی گەرکانی ڕقی سوورم کەی وەی سومەی مەرگ دەتوانێ سەر بەورەی گەرگەتووی شین دانەوێنێت گەردەلولی سەرد وەک حەزیاویەکی سامار پێش دەخوا و دەهوڕێنێ وەی سومە و گەر تەم و تەرسە لورەی گورگ و شەقەی شاباڵ شاباڵی گەر شاباڵ شاباڵ بروسکەی تیژ شێخەڵ شێخەڵ مەشخەڵی سوور مەشخەڵ و گورگ زوقم و ئاوهینگ خوێن و ئاگر ئەستێرە و مەرگ خەرمان خەرمان ئاگر سوورە ئاسمان ئاسمان ئەستێرەی سوور گەش و بەتیشک گەش و ڕووناک وەک بروسکەدا دەباوێن بەسەر جەستەی گورگ و مەرگا تافگە تافگە ڕهێڵەی گر دەرسێنە نێو کێشاوی خوێن شێخەڵ شێخەڵ سەوڵی سەربەرز باوەش باوەش تەرمی پیرۆز لەسەر دەستی سیروانی تووڕە و کەفسەرێن پەرشەنگ پەرشەنگ زنجی تێش بە پەرتاو ڕادەماڵێ شەوە سەنگ سیروان تا زیبار و بە پەرۆش خۆی بە کەنارەکاندا دەکوتێ پێش دەخوا و ئاخ هەڵدەکێشێ هەڵدەچێ و دیسانەوە دەخرۆشێ بروسکە بوو لە پەرشری خاندی داری کەوتە سینگا شار شەوەشا هەردوو هەوڵ و هەوراز هەشا هەر ساڵاوی تۆڵەستێن بوو لە کوچە و شەقامی شارایەشی دەگرت و دەخرۆشا شریخە شریخە شەقەی شاباڵ هەوراز هەوراز ڕێژن و باران ڕەوەز ڕەوەز تەرزە و قەڵبەز شاڵاو شاڵاو شاباڵی تێژ شەتاو شەتاو ڕهێڵەی قین ئاسمان ئاسمان پەرکەزێڕینە شەقام شەقام مانگ و هاوار باوەش باوەش تازە گوڵینە
سیروان بمواد گیانە نوخما سارم کات با سیروان بمواد گیانە نوخما سارم کات تێکەڵ بە باڵای ئەرێ نازارانم کات تێکەڵ بە باڵای گیانە نازارانم کات ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەیێڵا بەبێ باڵای تۆ من بینایم لێڵا بەبێ باڵای تۆ من بینایم لێڵا دەشتی بیارایە وەی ئاوەکەی سیروان دەشتی بیارایە وەی ئاوەکەی سیروان گۆرانی عەشقە و ئاوازی ژیان گۆرانی عەشقە و ئاوازی ژیان ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەیێڵا بەبێ باڵای تۆ من بینایم لێڵا بەبێ باڵای تۆ من بینایم لێڵا سیروان بمواد گیانە شاهۆ بەڕێم کات با سیروان بمواد گیانە شاهۆ بەڕێم کات دەشتی شارە زوور گیانە خێرات لێم کات دەشتی شارە زوور گیانە خێرات لێم کات ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەهێڵا بەبێ باڵای تۆ من بینایم لێڵا بەبێ باڵای تۆ من بینایم لێڵا دەمۆی دەمدەمۆی دەمۆی دەمدەمۆی دەمۆی دەمدەمۆی دەمۆی دەمدەمۆی بەهار ماتەمی کەوتە ناو ڕەنگی زەردا بە گریانە هەوربای سەحرای سەردا پەڕەندە لە هەردەی دڵی پڕ لە دەردا ئاخ حەکیمێ حەکیمێ دەمۆی دەمدەمۆی پەرێشانە سونبوڵ چنار بەرگی لولە گوڵی قەحقەهەما تەمی نامەلولە وەی تەمە تەمەلولەی